دەمباش بینێرە ێژا بینێرە کەناڵی بادنیان سات بینێرە بەرنامە مۆرکردن ئەڤام هون گەشتنی خەڵکەکە دیش بەرنامە مۆرکردن و بەرنامێکی تایبەت بە ئێزیاوی گرێدایە بینێرە ێژاوەکە هون دزانن بەریا دو ساڵە دووەڕۆک ڕۆژێکە وەکو ئیرۆدا کارەساتەکە هەرە مەزم سەرێ ئێزیان داهاتر لە شنگارێ کوبی ئەگەرەوێ چەندەیە کوب هەزاراتە ژی ئێزیدیان ژی کچ و ژن و زارۆک و دان عەمر و گەنجی بوونە قوربانین ئەوەی کارەساتێ ئەف خەڵک ئاماژی دەسەروێ بیرەوەریا دو ساڵیە ئەوە پڕ خەم و پڕ خۆین سەرێزیا داهاتی دێبتن بۆ بێ خەڵکێژی مەیبانداریە ڕۆژنەمەوان مازە شنگالی کریە کە دێ گەنگەشێ لەسەر بی بابەتی کەین بەریان بچینە بی بابەتە خۆ گەنگەشێ لەسەر بکەین دا ئەم هون پێک بە بچین ئەبێ سرانێ بینین و بەریا چەند ڕۆژەکە هاتێت کلیپکردن لەسەر شنگاری ئەو ژیا هەردوو هونەرمەندێن ئێزدی ڕای دوعا بۆ تگەڵمەدابن بله بینەرە ژا ئەبە ئەوسترانێک بوو کوشلای هۆنەرمەندێن گەنجێن ئێزدیک و ڕائید و عەبۆ هەرۆسا نویسانە بوون پەیوێن ئۆزانوان حەجی قێرانی بوون بەلێ بینەرە ژا بەریان دیسە بەس بابەتی خۆ بکەین دا ئەم ئامارە کرد بەردەستێمە هەیە و دەبان دو ساڵێن بۆریدا کورسەر کاراساتە شنگا هەر لە سەی هەشتێ هەتانەها کات ئەو چەند زەرەر و زیان خەڵکی شنگاری کەفتێ ئێزیان کەفتیە شوانجی 1293 هاتینە شەهیدکردن دیسان ئەوێن هاتینە ڕەواندن لەسەر دەستێ تیرۆریستێن داعش لە سەی هەشتێ 6410 کەس بوون
ین هاتنیا ڕزگارکردن هەتا نەهاژی 2640 بوون و یەن ماین دناف دەستێن داعشداژی هەتا نەها 3770 کەس وێ دەستێ داعشدا ماین یەن ژێ تێهنەوە برسە گیانە خۆش دەرزین دێ چیای ئیدات ڕۆژا سێ هەشدا چای داماین و بێ ئاو و بێ خوارن ji zarok و dan emra jî nêzîkî 280 kesan giyana xweş dest dayne her wesa ew bêserûşî ji heta niho ku kiçû kes nizanin kêderkê dana mayne 840 kesit bêserûşînin jî ebên êtîm ev zarokên êtîm mayn ku dayk û bawetan serdestên Daeş hatiye şehîdkirin 220 zarokin گۆڕێن بکۆم ژی ئەوێ تاتنیە دیتە ناتانەوەش دەمی ڕزگارکردنا بەشێکی شنگارێ ئەو گۆڕن کۆمی دیتین 23 گۆڕن و 386 ڕفاتت وێ دەرکێدا بوون شەهید ناودا بوون دیسان کامپێنی سەروان مەزارن هاتنە پاقاندن و خراپکردن و ژناوبرن ئەوێ سەردەستێن داعش کو نێزیکی 68 مەزارە ژوال شنگار و باشیک و بەحزانێ و بابیرێژی هاتینە پاقاندن ئەوە ئامارێک بوو کۆ یا کورسی هەشتی هەتانەوە سەر هاتیە کوردن لەسەر شنگالێ بەلێ بینە ڕێژان بنۆچینە گەل میوانی خۆ کۆ ڕۆژنامەوان مازن شنگالی ئەم دەست بابەتی خۆ بکەی کۆ لەسەر بۆرینە 2 ساڵە لەسەر بێ کارەساتە شنگالێ بەلێ کاک مازن تو خێراتی بۆ بەرنامە مۆرکردن کاک مازنەکە ئەم پرسیارەیەکێ دەست پێ بکەین گەلت بۆرینە 2 ساڵادانەوە سەر کارەساتە شنگالێ دیتناتە بارەدۆخی ئێزیدیان نەوە چی ئاسیدایە زۆر سپاس ئەگەر دەلی بێ بدێ من دەستپێکی پرسە و سەر خۆشیان ئاراستەی هەموو قوربانیان کارەساتاسی هەشت یا 2014 بکەم هەروەها سپاسیا هەر کەسێکی کە پارێک ناندایە ئێزیدیەکی لێ کارەساتی تایبەت خەڵکی شنگالێ ئەم سپاسیاوانکن سپاس بۆ هەموو خەڵکی کوردستانێ شێوەیەکی گشتی خەڵکی پارێزگا دهۆکی بە تەمامی هەموو قەزا و ناحیەوان خەڵکی دهۆکی خەڵکی زاخۆ سپاس بۆ هەمووەکە دەرێ مزگەفتێن خوا بەری دەرێ ماڵێن خۆ بۆ مەڵەکردن بەش ناخۆڵ بەروان دەچمینم گەلەکیم سپاسیاوانتکن سەبارەت پرسیاراتە پشتی 2 ساڵان ڕاستی کەیرۆ سالڤەگەرا دەدوێ بووە کۆمکوژیا ئێزیدیان و کارەساتە شنگالی هاتانەوە تشتێ ئیرۆ مدیتی ڕاستیژی چ تشتێن نو نەبوون چ تشتێن وەکو چ بێژن مفاجع ئایانژی مزگینیەک خەڵکی شنگالی ڕە نەبوو ئەس بێژم vەیەکن ئەزبتنی دڵگرانکردیمە بەڵکو سەدی خەڵکی شنگالی دڵگرانکردینەکە ملوێ باوەریە دەبوون هەر وەکو پارساڵ کە ئیساڵ چ نەبێ کەچەکە بتنیژی هەکەش دەستی داعش هات بارزگارکردن ئەدوێ ڕۆژێدە مزگینیاوێت تشتێکی گەلەکی مەزم بوشمارە بله دیدناتا کوربریا 2 ساڵە هێشتا ڕەوشە ئێزیدیان وی ئاستی خراپ دایە و بەرەف پێش بەنەچێک و باشی لێ دیار بتن بیدنا من بەرو پاش بەچوویە تاحەدەکی هەر وەختێک کە شنگالێک ڕەویین گوند و ناوچەین شنگالی ئەز خۆ کەسێک ژوان بووم کە وەختێ ئەزش گوندێک گرعزیر دەرکەتیم ئەز بووێ مەبەستی دەرکەتم کە پشتی چەند سەعاتاکە وزڤە گەرمە ماڵاخوا دوێ وساکە دەنگ و چەند دەنگوت هاتنە بەلاکردن لێ وەقت ڕەبدەم ڕەهەتا نوهەژی پشتی تایبەت پشتی کە سنتەری باژارە شنگالێ هاتیە ڕزگارکردن پشتی و گوندێن قاپوسی و چەند ناوچەیەکن و ساهاتینە ڕزگارکردن بووچوونا من خەڵک هەتا ڕادایەکی ڤەگەریانێ بێ ئۆمید بووە بێهیوی بوویەش بەرڤەیەکێ هەتانوها ینی مرنات ناف ئاێدایانژی کوشتنات ناف دارستانادا هەتان هۆژی نەبووە ڕێگرل بەر خەڵکی ئێزیدیکە بەرێ خۆدنا وڵاتێنش دەرڤ بدیتنا من شلایە ئاوارە بوو نێژیڤە ڕەوشا خەڵکی گەلک نیا باشت زۆربەیە کەمپان کە کەمپێن ئێزیدی تدا کنجی کەت کەمنە پارێزگا هاتووەکێدا سەدی نۆدێ کەمپا سەر ئاستێ ڕێژەیە هەکەم بێژمێرنش سەدی نۆدێ کەمپا کە هەرەبوو ئاف کە دوو تشتێن گرنگ و سەرەکی نەت ناوا کەمپاندا ئاستێکی گەلێکی نزم دەینە ڕاستی یانیش هەموو ئالیا باز ببینم کە ڕەوشا خەڵکێ بەر و پاش بەچوویە نەبەر و پیش بەچوویە هاتانەوە وەکو دیار کوردهیژی و ئیرۆژی چەندی چالاکی هاتنە گێڕان سەر بیرەوەریە کارەساتە شنگالێ دا ئەم پێک بە لە راپۆرتێکی بڕین سکول دوهیل لالشێ ئەو چالاکی هاتیەکردە دا پێک ببینی و پاشان گەفتەگوی لەسەرکەین بەلە بینە هێژە نەهاژی ئەمێشینە پرزگا لالش و هەندێک چالاکیش لای گەنجێن ێزی ڕۆشنبیرێن ێزی چالاکوان ێزی هات بۆ کرن هەلکەفتە بیرەوەریە 2 ساڵە لەسەرەوەی کارەساتێ دام پێک بچینە لالش
جامەژی نەبووش بەربێ ئەوە شنگاری بسەری مەدەهاتی فەرمانە بسەری مەدەهاتی براستی دلێ مەژی نەخۆشە هەتات و کیژ و خوشکێتمە و ئەوێت مە دەرنەکەمنش دەستێ داعش پێ دەولە ئیسلامیە دەرنەکەبن ئەم خۆشی ڕاستی مقانی خۆشییا بکەین وەکە بۆرینا دسالا سەرکارە ساتا شنگارە ڕاستی هێوی داخوازێت مەیت هەری مەزنتری ئەنکۆڕج و ئاوان مەختوفاتە براستی جهێ نەخۆشیەکە دسالن بۆریە وەم هەموو کە ڕاستە خوشکێت منە و داکێت منە ئەموها و ڕاستی و دەستێوان دەوت نەخۆشیێدە و تعدیبێدا وەلە هێویامە هەرە مەستری ئەو بەگەرن و ڕاستی هێ بەڵێ ئەڤڕۆ ئەمژی هاتنە پەرزگەها لاڵش بۆ شەرمەزارکردنا وێ کاریتا هاتی سەرێ خەلکێ شنگالێ ڕۆژا سێ مەها هەشت و ئەم دخوازنش حکوومەتە مرکزی و حکوومەتە هەرێما کوردستانیژی ئەو کەچ و ژنێ دەسەی داعش دەبێنە ڕزگارکردن. بله بینه رجا بندک دیمان بون که دویل پرزگال عرش هاتین انجام دان و دک چالاکی هات نکردن و دیسان چند هیوی و امید هبون وان ازیان پرزگال عرش دخواست کردن دیسان جی امده بدرگن گشت سری بابدی که کو شلای هفکارن و اوید کو هاتین اف چالاکی انجام داین بیانک خوندن امده گفتگوی سری کن بله کاک مازن اوکی دیار کنش پیشه دکو دوی ایروجی گلک چالاکی هات نکردن سر به بیروریان تو بینی اف چالکی تاتینیا کرن توی آسی دابون کو سربه کارساتا مازنی هاتی کرن شنگاری دیدنا من سپاس بۆ هەر کەسێکی کە گرنگیر دەوێ ڕۆژێ و vê ڕۆژێش بیر ناکە لێ ینی ڕاستی ڕێژەیەکە زۆرە چالاکیات هاتنە ئەنجامتان چ دۆ و چیرۆژی دیدنا من هەکە ئەف چالاکی هەموو نەت حزبی بانە و دەستێت حزبا پشتدە نەبانە ئەگەر ئەف چالاکی هەموو یەک چالاکی بانە و دەبیترت ئاستێ vê کارەساتێ دەهات بادیتن یادیژی زۆربەیە وان چالاکین کە هاتینە ئەنجامدان بیترت حزبی بوون vêyekê kartêkirinek ser heye rastî yanî ew gelek tişt heyneka vê karasatê ve girêdayî wan çalakiyan de nayêna nîşandan nayêna encamdan ya dijî heger her gundekiyan her komelgehekê çalakek lê bêta encamdan jî tiştekî baş e neyê xerab e bes dîtna min heger ev çalakî hemûya kir ba çalakeke bi tinê hat be encamdan dê baştir be. بله يعني ديتنا طاف شالك دهيل برزقال على شهادة كرنجلاء شالك بان وروشن بيرنيزي أوجيك حزبياتي بتشاد والله استشتكي نكارم في حزبياتي نشان بدم جبركم ما تشو أسبويل بدركيب ما تشو آلا لنا ديتن ما تشو بجين شعارة حزبياتي ملوان دركان ديتن هاش مورا ديدنا من كاكا كرم بلند كرنا آلا هاريت ش حزبي بن پرستگاه لالش تشتگی نتیجه خواده جبر کو بنگاه کی ساغلمیه پرستگاه لالش دهایا حکاتان هوا آلا ساغلمیه سرنینه تسوی بنگاه ساغلمیه یادیجی ابدیتنا من اوجی نتیجه خواده همون نشاطات همون چالاکین چگریدای کارسات بن چ آینی بن چ روشن بیری بن گریدای ازدیا بن لالش بینکرن یعنی بونمونا خلق شنگالی 350,000 کسی شنگالی وان کمپاده اکنجیا کمپا هر نزیکتری پرستگاه لالش دو کمپین ایسیا و شیخانن کمپا بعدری بنیانی هندک اینا بهرا بترش سدی هفتی اتاب هفتی و پنجاه زدیان الوان کمپی دینا خلقی پیچنا بوان ری دور ساب برنو بگهنا پرستگاه لالش سبارت پرسیارات یا حزبی بونا چالاکیه هر چالاکی که ادوی روزی دبیه تکرن او کسین ازدیین دوین طلبا مافی خو بگن و طلبا مافین وی کارساتی بکن کاربن داخوازوان وان داخوازات وی چالاکی ده بکن از حزبی نابین میشه بلا حزبی به هکس کارم طلبا مافی خو چالاکی کی ده بکم من چه مشکلی نه کی حزب کا ادبام مشکلی نه بلس اردیسان سروان چالاکی هات کرن گلک جاری هات گوتن هوا دوی نهوجی ایروجی گوتی گلک چالاکی هات نکردن کو حزبیاتی به هات نکردن اگر چینه بوچی ایرو کو اف بیروریا مازن حزبیاتی بهت دکردن علیک سیاسی بده تگرد والله گلک چالاکی ج اسپیح سیام اتکهاتی نکردن یعنی ما گاجی هبو کوی نکردن کهاد نکردن نبتنیت سر آستی حزبی بون بشکی زوری وان چالاکیا بەشدار بوویت وانژی سەر مستەوایەکی حزبی هاتنە هەڵبژاردن سەر مستەوای کادر و ئەندامێن وان حزبە هاتنە هەڵبژاردن ڕاستی تشتێکی نەدژێ خۆدە یعنی هەگەر خێرەکی بکی
دەوڵەمەند بکی یا بەلەنگاز بکی هیچ جیاوازی تێدەنین هەکەتە بۆ خۆدێتکی بەس ئەگەت بۆ ڕوومەتی و بۆ خەڵکی بکی بۆ بەرچاوی خەڵکی بکی ئەف تشتێکی جدایە ڕاگەاندن خۆ دێکەوە تشتێکی مشکلە چییە؟ هەر بەری سێ بەری سێ بەری کارەسات ڕوو بدا منە کارەسات بتنێ دیتە منە فەرمان بتنێ دیتە گرتێمە فەرمان دیبێ بەس باب و باپیرێت ما درێژایە 1400 ساڵی تووشیوان کارەساتات بن مشکلە ئەوەکە بیانی یەکشمە زارۆکێکی خۆ بتەهرینە سنت بکە ئەم زارۆکی خۆ بتەهرینن وی مەسەلە بە حزبی هەندێک حزب بووین ڕێکلامی بۆ حزبا خۆکن بیانی تا داوەتێن مەتا بخێرن مە تازیرمەت بنە شکلێ بانگەشێت هەلبژارتن ئاف تشتێکی نەی جوانە دیدنام هەگەرەف تشت نەمینە دەبیتر ئەت بەرژەوەندیا کارەساتی دەبە هەگەر کارەسات بێ هەگەر چمە بەست بێ دەبیتر بەرژەوەندی دەبە بەڵێ دوان ساڵێن بۆریدا دو هەردوو ساڵێت بۆی دابێژین کۆ دوێ کارەساتێدا ئێزیان هەزاران قوربان دەن چیش ڕۆباندنە کەچوژرین ئێزی چیش تاڵانکردنا ملک و مالێنوان لە شنگارێ چیش کوشتنە ئێزیان چیش دەردە سەریاوان حتا کومە بێسیژی و هاتێ دیتیژی گۆ حتا زارۆک سەرژێکردینە شیب و فرابین بۆ دایکێتوان گەلۆ سەردە کارەساتە شنگالێ بە 2 ساڵ بۆرین هەندێک کەس هاتنیە دەستە سەرکردنە هەندێک کەس هاتنیە چونیە دادگەهەیەک و هاتنیە تاوان بەرکردن و خەمسارت کەفتنە شنگالێدا ئەری ئەو کارەساتە هەوسا مازن ئەگەر غەڵەت نەبمە تاریخێدا چاردەی هەشت بوو 2014 پشتی ڕوودانە کارەساتێ 12 ڕۆژەکە کە هیچ بەشێکی زۆری خەڵکی شنگالی چیادە بوو ئەبێژم وێ ڕۆژێ بیان ڕۆژە بەرینگێ بوو پاشینگێ بوو vێ ئەوەی دەبوو بڕیارەکە سەرۆکاتی هەرێمێ سەرۆکاتی هەرێما کوردستانی لژنەیەک هاتە پێگینان بۆ دیفچوون و سزادان و دادگاکردناوان کەسین کە بووینە ئەگەرێک کەتنا شنگالیانژی کێم تەرخەم بوون کەتنا شنگالی دە چش ئالیێ بەرپرسین عسکەری بن مەسن سەربازی بنیانژی بەرپرسین حکومی بن حزبی بن هەرچ کەس بن لێ نەئەس تەنێژی هەموو دنیات بینە و چڤاکژی بینەک و تانوە چ کەس نەهاتینە نەلادان و نەدادگاکردن و نە سزادان چێم پێ نەحسیین ئەگەر کەسێک بێتە سزادان مەدوی بەرچاوی خەڵکی بێتە سزادان ئەش بلی وەیەکێک و گوهڕاندنە قایمەقامی شنگالێکە بەری بەڕێزمێ سەرحاجی ساڵح من چ ئەوت گەل بەڕێز محەممە خەلیل نینەکە قایمەقامی شنگالێ نهۆیە و ئەس دوێ باوەریە دەمەکە گۆڕی دەستهەلاتت خوا تەخسیری نەکەیت مەسەلا شنگالی و ئێزدیادە گۆڕی دەستهەلاتێن خوا لێ بڕیارە گوهڕاندنە قایمەقامی شنگالێژی یا مێسەر حاجی ساڵح ئەخۆنەخۆش بدەکەنی ئەو بتنێ بێژین ئەو بتنێ قایمەقامی ئێزدی بوو ئەو بتنی هاتە گۆڕین دێک دێمە عادەلە خرێدا ئەبێ کوشتنیدا بێ دەردەسەریدا ئێزیدی هاتە گۆڕین گۆری دیفچوون هەموو متابعاکە من کردی قایمەقامی شنگالێن نەت چارچۆڤێ وێ لە ژناکە پێک ئانین بۆ دادگاکردنەوەی داهاتیە گوهڕاندن ئەس باوەرم بیتر بڕیارەکە حزبی بە نەیە ینی چارچۆڤێ وێ ئەوەی دەبە بەس گوهڕاندنە قایمەقامی شنگالێ بەڕێز مێسەر حاجی ساڵح کە من وەک کەسێکی ئێزدی من چ جیاوازی ناڤەرام مێسەر حاجی ساڵح و قایمەقامی نهۆی شنگالی بەڕێز محەممە خەلیل دەنینە هەر کەسێکی بکێری وی خەڵکی بێ و بەرژەوەندیا وی خەڵکی دە بشغڵە ئەب ڕاست و درستیم ئەو دەوێ ئەوی باشە بۆ من مێسەر حاجی بێ محەممە خەلیل بێ ئێزدی بێ نەی ئێزدیژی بێ بەگەر بۆ قایمەقامی شنگالێ نهۆ ئالی زیاتی بە شۆرکردن یان ئالی حزبیاتی بە بۆ هەر چەندە قایمەقامی شنگالێ پۆستی قایمەقامی شنگالێ من مشکلە کە کەس نەموو نەتەونە هەر کەسێکی مشکلت گەل کەس نینە شخص مشکلت گەل پۆست شخصیان کەس گەلینە سەر پۆست دەبێت بۆ ینی ئەمەکو پۆست خەبینەوەکو وەکو پۆستی قایمەقامیا پارێزگا ببوورم قەزای شنگالێ پۆستێکی سەر بێ حکوومەتە ناڤەندڤەیە هاتان هۆژی لێ وەکو هەر چاوال پەرلەمان و چاوال حکوومەتی و چاوال ناڤەندا عێراقیژی پۆستێنە پارڤەکردن بچوونا من گوهڕاندنە قایمەقامی شنگالێ جارێ یەک نەت گۆڕی ڤیانە خەڵکی شنگالێ بوو یانی نەبدەنگێتوان و ڤیانەوان هاتە گوهڕاندن جەنابێتەژی بەلکی دیبەوەی وەختی دەرجەیەکە مەزن سەر فەیسبوک و تۆڕین کۆمەلایەتی چێ بوو بۆ گوهڕاندناوی کە نەت گەل گوهڕاندنە مەیسەر حاجی ساڵح بوون دوێکی مەبەستا من دوەیەکی دەیەکە چ کەس نهاتینە لادان و سزادانژی سەرڤێ کەیسی بەڵێ بدیتنەتە هەکە ئەف کەیسێ بێتە لەباندن
نبت جهه كازدي عليك ازدي ابي بيجي نبي كيسيب لبينا تنكو دادك كرنا خلك مثلا ما هي جبهه روحانيه ازدي ما هي ربا باري كاروباري ازدي ما هي قال لك سنترت روشن بيري مركزين روشن بيري ميتين ابا خديار كان نونرين ازديا نفر بكو ابن اكس جوان يعني حمل بيكفا كاكا دا خواس كربانا اف بيتا شكرنا بالضبط دفيت اف بيرابن وحكومتي وبرلمان هان بدن بو دادگاه کردن و سزادانوان کسی دست دابون کافتنا شنگالی دلی کافتنا شنگالی وقتی که نوری المالکی سرو وزیر عراقی او جيش بیترش 5 تا 6000 جيش هبون جيش وشرطش محافظة موصل وشنغالي شي فكشانين كموصل كت شنغال كت يعني بسببها كتنا شنغالي بو وقتين عندك بربرسو كس هبون شنغالي دا كدسلاتا شنغالي رون واش كراب خوفت قرتنو اركي باراستنا شنغالي بستوفا بو هرش حزب بن او اگر برپرسنش كتنا شنغالي لي ازوته وراغاندني بزحمتهم كاربن في كي حل بكن المفروض افجيت كتب بحث كرين داخواز بكن والمفروض الجانب مستقل بيرابن يتسربخو جبو دادگاه كرنا وان كسا هركي كس بسر چه حزب و بچ پوستي وي بو اگر كتنا شنغالو وقرب في قرباني دانا في كارساتي بچبردم دادگاه اللي بيچينت قلبي تكرن هاقدر يعني او تسر اثبات بو او مقاصره بكتنا شنغالو في كارساتا ازيديا كاتشي حق محكمه بوي داني بقى حق خو ما يزيديا طلبات اشتكي يزيدنا نكريا ام طلبت كن ايو هال مكري وهال ويجي بي ما ام طلبات هيك كن ما طلبنا كريا من مشكله قال حزب كنينا كي حزبي هكا برايم بي سبب سبب كاتنا شنغالي از خوازم ايرو جي من على شنغالي دا عدام بكن من مشكله قال حزب كنينا ما بيوندك شنغالي باشم زبردون ايوار باش كاك مراد ایوار باش کاک اگرم ایوار باش تا و تماشاوان بادینان را و ایوار باش مهبان تر بله کاک مراد وکو دیاری لکه برنا 2 ساله لسر به کاراسات مازنی شنگاری هاتی کرن ایلوکه چی چالاکی ورکی هات نکرن الشنگاری بله کاک اگرم دسته که ام شهید هفتی و 4 فرمان ایگو سروان هاتی برین و قتل کرن وما فيوان هادي بن بيكرن اموان بيرتينن وبشنا خو البر وان شهيدادا توينن وهمو شهيد جو قهرماني جولا ازدياديرا كرين وبرخداني براستي غلق چالاكي لسري چيا شنغالي هاتنا كرن ايرو وجدوه وجي كجوانن ازدي خانه وكفغرن جدا وجوانن ازدين افتروجا لسر به خونن نسکنینا وانگوازی جبو هر کسی گو خو برپرس ماف مروفا دبینیم روشا آواره ازدیا او بن پیکرنا مافوان او پرکرنا گل ازدی ده هفتی و 4 جارارا حتا روژا ایرو و بورینا 3-8 سال سر درباز بون حتی نهانه که جینوسایدا سرگل ازدی نهادی قبول کرن داخوازا وی چنده کرن جایتن جیوا داخواز کرن گو تقصیریا جای حکومت عراقی و تکرن او جی پینگاوا که باویجن و حکومت حریم کردستانی جین و همو سازی و دزگه مافی مروفا لوی ملتی خودی درکبن جعالی دن وجی داخوازی وان گو بورینا 2 ساله لسر جینوسایدا بسر گل ازدی هاتی حتا روژا ایرو ملت ازدی تقصیری جعالی همو سازی و دزگه و لایان سیاسی تیتا کرن حتا نهانه که به هزاره گل ازدی لبن نایلونا دا دجین هم جعالی کم کهربایی و عالیه بیویوا و کم ارزاقی و جعالیه دنجی وان بیجن چالاکین جدا جدا کا جدای لایان سیاسی ایل شنگاله جوانن زدیجی یعنی گلک دستگاه و سازی شنگالنا جدا جدا هاتا پارچه کرن افروش براستی هم کارن وسانه که بین زمان افروش ایرو هاتا پارچه کرن به 4-5 جهه افروش هاتا بیرانین جه خمگینیه بو مدفاشت ایرو
قالي ما يزدي سريت شاي عليه مدستك با و بيك دستي بانقواز جبوي دادگاه ما به مروفا کربا گو او کسی خیانتاوی و دستلاتا گو شنگال بریوه دبر او کس حاتبانا سزادان و گورینا 2 سالا مخابنی و براستی هی پینگا و کشبوی وی تشتی نحاتا آویتن کاکا گرم براستی ام دست خوشی المهوان تدکن ما تخوست يعني تشتي جو نتني الجياي شنغالي افتش بو از باور من حريم كردستاني جي براي ما روشنامه وان مازن شنغالي جي اني زمان ديس الورجي زديه ما هاتنا پرچا کرن و زديه ما نهلان الورجي جو دستلاتا نهانا كي حريم كردستاني بريوا دبي نهلان الورجي قالي ما زدي ببي دستكي وبدنگكي باني كي جبوي دولة ناف نتوي جبوي الفي قال دي دركبن والجينوسايدا بسرفي ملتي دا هاتي كرن بيتا بكرن جيتيا شنغالي هم كارن سپاس بو هفکاری ما مراد خاطر شگاری وان پیزانی نه بله دا بزبینا بابت خوبه وکی که براجی دا دیار کردن کو هجماره که چاله کل شنگاری جی هاتنا انجام دان ایرو دیسا بحث روشا آواره جی البدرکی هاتا کردن و دیسان روشا آواره البدرکی جی هاتا کردن قالوا دیتنا تدوان دو سالا دا روشا آواره چای وکو آواره که بینی تو جی ناف کمپک دا جیانا خود بری وکو روزنامه بانه که آواره کمپی دا جیانا خود بینی سەریدا ما بەحس کرد سپاس بۆ کاک مراد و وان بەرسەوێت وان پرسیارن کە داین مدوێت وەکو تێبینێک سەراخفتناوی کە شنگالێکی ملەت هاتە پارچەکردن نە تشتێکی غەریبە هەر ینی هەر ساڵ ئەف دوجارن بێگومان کو ئەف چاڵایی کە تێنە ڕێکخستن پلان تێنە ڕێکخستن ینی پلان بۆ تێتە دانان ئەگەر کاتچاوە دێبڕێ بەرچە الفر بشنغال به جوازی تدنینه سبارت پرسیارات روشا آوارا گلک آنالا باره از شوکو آوارک از بناوی همو آواران زی برسوات دن پراستی آوارن ها ادو تایبت ورزی گرمیدو جیانا کا گلک آنا خوش در باست کن گلک بزحمته يعني هر کسی خیفه یک هبی نکارد وی خیفه ده بجی یعنی کم خیفه که بج نکار مو خیفه جی ده بجی مزید شکم کهرب هکا بشوین پش ساعت 12 شوی وقتی کم مروف نوا نبی و پش ساعت 12 نیو روزی هتای واری نبی و کودی من چه استفادهش کهربی نینا تنی ویام آوا اف برپرسیم که خب ناوی مافی مروف دنا ناس کرن یانجی خو نشان دن یک روزی و یک شوی عائله خو بینن بلاو نینجی بس عائله خو یک روزی یک شوی بینن خیفه مده نابج من خیفه کدیده بلا یک روزی یک شوی تیدا بن دا باش زانه حال آواره چیا بدیدنا من افید که زور با یوان چه برپرسین ریک خراوا بن چه برپرسین دی بن که بیجنم زان روش آواره چاوایا نزانن جبلي كبزمان يعني قولي بوينا يعني نزان روشة آوارة شاوية بالفعل راقهاندني ده از بخوا هندك جا يعني مديا بحث كريم كو روشة آوارة خوشة يعني وتشي دي في هركش وخيفك ما داعيتي هركش وتانجي كياوي ما داعيتي هركش خيفتك دخلت نصوت نيروجي كم باشاري نزكي شارده فازا خيفتك هذه شاريا ديف داوي امارات بردستن 20 خيفت هادينا صوتن باش زيد شل خيفتك يكم كاز نكار من جغارك بالبرده فخم زيد شل يعني الخيفتك يكم كهربتي ذا النبي تخيفتك دائما تمالكش مبريه تخيفتك دائما يعني شغلك مش خيفتك مشكله من خيفتك اگر اس ملت كايزدي هفتی و 4 فرمان دیدینا 3-0 البروان فرمانا بدن ببا هفتی و 4000 فرمان یک انسان بمینجی ام سرش دوزا خور داناینن یمش دوزا خو بناگرن دوزا ما چیا آینه ما ام دستش وی آینی برنادن یا وکو دیل خیفه دبی الشنگال خو کاگا کرم بری 38 روشا خلقی باش بو نه باش بو بس یک خلقی ندید باور بکا پشتی ماتی نور نیوا ویدو که دسلاف خلقی دو که همرا نوکو خالق لاوازی دادینم هندکاش شوفیرین تاکسی وقتی من بال سوارت بون پرسیارت کردن گو یعنی اون همون شنگال دبون اون افهموا شو جيوا شنغال ده وخلقي وساحه تذكركو 200 زلام شنغالي ده وهو خلاص مشكله الشنغالي جيدا راغهاندن شاوا ايرو
فێدەری ڕاگەهاندن دڵی خۆشوو ناکەب ئازادیا هەڵورشی نەبوو چەند کەناڵەکە بوون ئەوژی حزبی بوون لێدەری چ پرۆژێن کار هەبوون نەبوون دەلیڤێن کار بۆ خەڵکی نەبوون کارەبا نەبوو ئاب نەبوو معاناتت فول بوون کابراایەک هەبوو فەقیرێک شنگالێ 12 سەعات ڕێوە بوو گەشتە سلێمانی ڕۆژێت 15,000 شولت کرا هەموو معانات بوون نوهژیت معانات هەموو هەینە ینی پێدویە خەڵک ینی تەلبا مافی خۆ بکە بەس ینی نەپێدویە ئەو پێوە بێنم وی مافی ژەرە جیبەجی بکەن هیڤام ئەوە شەموری خراوێن مافی مرۆڤان و مافێن ئەوێت کەخوا داتینن کەس یان خوادان بۆ ئاوارەیان هیڤام ئەوە ئەب ئەرکێ خۆرابن و ئەو پسکێت و تاسکێن ئاوێت کە دنە ئاواران نەکەنە کارین ڕاگەهاندنێ ئەگەر تشتێکی باش بن مستەوای ڕاگەهاندنیشی دەبە بلا سەر ڕاگەهاندنی باس بکەن بەس بەرامبەری ڕاگەهاندنیشی بلامات شتێکی بۆ هاوارە بەڵێ ئەوژدەبێ جەسەری بابەتیژی نۆژی هەفکارەمە ئیلهام حەسەن شنگالێ ئەوژی شنگارێک و پەیوەندی لەگەڵمە بەڵێ هێبار باش ئیلهام خان شەف باش تانی کاکا کرام باشی تان باش سەرچاوە ئیلهام مەکە زەحمەنە بمە بەحسا ڕەوشاوێ دەرکێ بکە و چالاکی و هیوی و ئۆمێدێن ئێزیدیا لە شنگالە چی بوون داخوازێتوان چی بوون بۆرینا 2 ساڵە سەر بێ کارەساتێ ئیرە بڕاستی خەڵکی شنگالی هەمی لێک جدیا بوو و حەزر بوونا چەند کادروان ئێکەتی نیشتیمانی کوردستان ژین پێشوازیە 3-8 کرن ئەرجێرەکی غەمگین ئیرۆ حەزر بوونا چەند هونەرمەند و هۆزانڤانێ شنگالێژی وانجی پەرێکە سرانە برێکە هۆزانە هەستی خودەر برین سەبارەت ڤێرۆژارەش ڕاستی 2 ساڵ بۆرین ئەس ساڵڤەگەرە دوێە کاریسەتا شنگال و هەر داخوازە خەڵکی شنگالێژی ئەوە کۆم ئێزیێتمە کوپەت و ژنێتمە لبن دەستی هۆبێن داعش بێنە ڕزگارکردن و شنگال بجنوسال بێتە هەرب داخوازەوانە کو شنگال ژێ بجنوسال بێتە ناسکردن ژبەر و دینێن ئەز یەک ژما پێوانە شنگال هەتانها 2 ساڵ بوورین هەتانها یەکی شتێکیشوانڕە نەکرە بڕاستی وەکو کاک مازنشی گوتی یعنی بن خیبەتێک دانەوان هین دبێژن پامە خیبەتێک دایەوە پامەتانکێکی ئاێدە پامە دایەوە ئەم نکارن بنوێ خیبەتێدا ئەم بژین یعنی هازینە گەرمەوان زستانە ئەوان سارە یعنی داخوازەوان ئەوەکو ئێدی بەسە حکوومەتژی و جهادی دیژی بتر سەری خولوان بیشینن و یەکی داخوازیوانش ئەوەکو پێژن و 2 ساڵ بۆرینە خەتانها يعني كنتما يكون جسد داعش فلكين يكونها الكمباد الجين حتى نها شوان تشتغلنا ذكرن حتى الجيم حاوية دواني شخصي يعني جنسية دوان شخصي هكذا تشون زين دريخن بزحمة شوان دريخن حتى هاري كارياوانا كان حتى كوان جنسية شوان دريخن ف مجيب تصير شريخون بقضية إزياء بيشينن جركو قضية إزياء بله سپاس بۆ هەفکارەمە ئیلهام حەسەن قول شنگالێ پەیوەندی مەکەی بەلێ کاک مازنتە بەحسە شنگالێ بەرینەوە و بەری کارەساتێژی کرد پشتی کارەساتێژی یعنی بە 2 ساڵ سەرێ کارەساتی ڕابۆرین نێزیکی بێژین 400,000 کەسی ئاوارەیە ئەم بێژیت قاری بێژین ئاینێکی کامل نەوەت بن خیڤەتاندایە لە هەرێما کوردستانی چی لە هەرێما کوردستانی بێت چی دەربی هەرێما کوردستانی چی ڕێگری کەفتێ پێشەوە ئیرۆکە وەکو تێتە دیارکردن ڕاگەهاندنێت ئەوکە بەرپرسێن شنگالێت بێژن و شنگالە هاتی ئازادکردن هاتی ڕزگارکردن یە خۆشە ئەم نامە ناهیەتە لێ چی ڕێگری پێشەوەی بۆچی ناچنە شنگالێ ژیانە خۆ بەردەوام ناکەن تو یەرکێدا ئاوادان ناکەن ئەو ناکەن شنگالێ پرسیارەکە جوانە هەر دەستپێکا ڕزگارکردنا ناحیاسنونێ هەکە نوە دێتە گوتن چەند دەستگەین ڕاگەاندنی کە شنگال هاتی ڕزگارکردن ئەفتشت نینە ینی بلا خەڵکی شنگالی شادەبێ چەند مایە ڕاخێ ڕۆژهەڵاتی شنگالێکی ڕۆژاوای شنگالێک چەند گوندی مەزنێت ئێز دیاماینە مشکلە ئەوە کە گرازێر کە ناحیەکە کاملە نەبسەر شنگالوەیە ئیداراوێ بسەر جغرافیە تا عراقیدە بسەر قەزا بە عاجبەیە ئەو گوندێ گرزەرک و کەیەکەش گوندن هەری بیتر بەرخۆدان کردی و گوندسی باشی خدرێژی هەروەها هەر ڕۆژاکە داعشیریش کردی نەبسەر شنگالڤینە و پێشبینی تێتەکردن ئەس وەکو ڕۆژنامەبانە کەس متابعیت کەم پێشبینی تێتەکردن کە ئەف گوندین ماین نەت پلانە ڕزگارکردنا پلانە داهاتیش یا ڕزگارکردنا شنگالی دەمەش بەر کرد
تێتا وەروەکو بەرپرسێن وێ دەرێ ڕاگەهانی بەری چەندەیە نەت بسەر شنگالێ بینە ئەڤ یەک مشکلەیە ئەزیش بێژی ئەوێ باشە خەڵکی وێدەکە هەکە تو وەکو توت بێژی کادێتە ڕزگارکردن ئەو گوتنە نێنە ڕزگارکردن تەلعێزەی راستی پاشە خدرا گرزەرکە باشە خەڵکیوان پادێ کۆ بەچێت خەڵکیوان گوندا دەنگۆیەک هەبوو بەری چەندێک و خەڵکی سنوونێ و خانە سۆرێ و وان دەبەرا بەگەڕینن و کەمپا بۆ خەڵکی دیترت ناوان گوندا دەچێ بکن یعنی ئەف تشتێکی بڕاستی نەیجێ خۆدەیە ئەگەر ماڵە خۆدایت ماڵە خۆ دەزی ئاوارم ئەڤ یەک یاد دوێژی ینی نهۆدا هەتا بەری چەندەکێ بەس گۆری زانیاریان بچەکێ باش دەهاتە مەواد و کەلوپەلێن خواردنێچێن ئاواکردنێژی دلی خەڵکی ناشنە شنگال ناینە دەرباسکردن ئەگەت پەزەکێ بیێت سەرژێکی ببی ناینە دەرباسکردن نەڤەک ڕاستی ئاریشەی نە خەڵکی شنگالێ سنتەرێ شنگالێ هاتیە وێرانکردن شتەدی هەشتیژە هاتیە وێرانکردن گۆری یاخستن بەرپرسین وێ دەری هەکە خەڵکی شنگالێ وەگەڕە کوێ دەرێتانەوە 46 ماڵ بەگەڕیانە ناوەندا شنگالێ بخوا ئەوەل یاکە خەڵک چیا ئەسنونێ دە هەر دەستپێکێ حالەتین ڕەواندنێ هاان ڕوودان کوشتنێ ئاریشێن هێریشکردنە سەر یەک و دۆ ڕوودان خەڵکت ترسا خەڵکە وی شکلی نکارە بەگەڕە شنگالێ خەڵکت ترسا ئەش دووبارە بوو ناوێ کارەساتی نەفسی وێ کارەساتی نەفسی وێ کوپیکردن خەڵکش کارەساتەکە هاترسەیە دیتر خەڵکش ئەش بەر هەبوونا چەند هێزە کاڵوێ دەرێ خەڵکە ترسا و خەڵک بە قوربانیا سیاسەتن وان هێزا خەڵکە ترسێک و ببنا وەکو بێنە بکارانین بەرژەوەندیا حەزبادە خەڵکش وەیەکی ترسا و حالەتێن کوشتنێ دزیێ ڕەواندنێ ئەف هەموو خەڵک بۆ قوربانیا سیاسەتی وەختیێ کارەساتی ڕوودایی خەڵک بۆ قوربانیا بەرژەوەندین حەزبا وەختیێ کارەساتی ڕوودای خەڵکش وەیەکێ گەلەکی ترسە ئەمن و ئەمانجی ناجیگیر کردە پێدڤە 100 کیلومتری 300 کیلومتریژی پشت گرعزێر و پشت سیبای ئەو ڕەخام و بێنە ڕزگارکردن و پاشی خەڵک بەگەرە سەرماڵی خۆ بەزێ بەگەرمەکەی دەرێ می یەک غورفە هەبوو کە ئەو یەک غورفەژی کە پەقاندی بەس چم چادرا خۆ سەروی دەرێ بەگرم ئەزێ بەگەرمە چیزی چاوە بەگەر باش ئەگەر چینیانی ئەو بەرپرسنە ئەو داخوازکەن و خەڵکە بزڵتە شنگای ئەگەری تو چینیان ماکە ئەو شنگار داوێت بێتن شنگار بێژی سەر بێتێت هەتاتنی خراپکردن و نابرن ئامارێک کەس قایمەقامیە شنگالی دەردکەون ئاخر ئامارە دەرکەتیژش سەدی هەشتی شنگالی هاتیە وێرانکردن و بیستی دەستیدا عشدەینە خەڵکی بەگەڕەکەی دەری خەڵکی بەگەڕەوەی هەشتی ڕزگار کردی خەڵکی بەگەڕن بیستل دەستیدا عشدا مشکلە ئەوە هەتان و هەژی نەشنگال هاتی ڕزگارکردن ئەزی متتەفقم کە شنگال هاتی ڕزگارکردن کێ شنگال ئاواکە ئەس چم دەریە پەرلەمانی عراقی دێم کەس نینە بڕیارەکێدا کەی شنگال منکوبە نویسی بوون و بۆ وێرانگەری نویسی بوون ژێ بڕیارێژی پاشگەز بوون بیانی ئەزی چم دەریەکێدم دەریە حکوومەتە هەرێمێدم حکوومەتە هەرێمێ قەیرانەکە دەیەکەن بژێ دەرناکەوە ڕێکخراوی نیودەوڵەتی کی ئاواکە شنگال لازمە بێت ئاواکردنش نو خەڵک چەڤەگەرە شنگالەکە ئاواکردنی نە خەڵکشە شنگالەکە خراگری نوژێرە ئاواکەن باشە کاس شنگاژی هەتا ئاواکردن و ئەو جینارێتەوەێت بەری هەرمان دەچکرد وەڵاهی هەبوو ناوان جینارێت مێت بەرێ ئاواکردنا مێشکی بێتەکردن بەری ئاواکردنا وەڵی دیتنا من ئاواکردنا مێشکی دەست پێکە و سەراستێکی غەڵەت ڤەگەریانە خەڵکی شنگالێت بووی شکلێ یعنی کە هەیکەلێ بەری ڤەگەرنە شنگالێ خەڵکێ بەری ڤەگەرنە شنگالێ جینارێت مەهارە و جینار بن باشە پرسیارێکێز ئاراستی وان کەسە هەمووتم وت بێژن عەرەبێت دۆرە ئاما نەداعشمە داعش چ تشتن سەڵگا هاتیناش مەڕیخ هاتینا ئالینا هەسنن چینە ئەوژی نەمرۆڤن بەس یانی ئەوژی خوین و گۆشتن کێ دەرێ هات بوو برا ما نویسینگە هەینێت ڕەواندیا مە نویسینگە هەینێت کاروبارێن ئێزدیا هزار داتا دەبوان هەیە بکەچیت کرد دەستی داعش ڕزگار بووین ئەتکەنە هاوارت بێژن ئەوەی کە ئەزگرتی مۆزەختی ساب کریم کەسێکی هەواڵێ بابێ مەبوو کریڤێ مەی خۆی نێ بوو ماڵەوێل پشت ماڵا مەبوو ینی هەموو کینە ئەفشکر هاتینە ینی فەرە بەری ڤەگەریانە خەڵکی شنگالێ فەر بوو بەری یەک کەس ڤەگەرە شنگالێ دەیەکێ هەمووی سافی بکەن یان هەگەر بوو حاجزێکی بنە دۆرا شنگالێ 6 ملیۆن کیلومترای بلند بە وهندی ینی پەهەنجی بە نەکەس کار بەر سەر بێ نەکەس کار بە تێڕە بێ پاشی بڵە ئەوروی ڕخی بن ئەملوی ڕخی بن یان وەکو دیژی خەڵکی شنگالێ هەکە وی شکلی ڤەگەرە شنگالێ و هەیکەلێ شنگالێ بەری بە لازمە خۆ حادرکن ئەقەلشی لازمە بیرالجیە بکۆلنش ئاوێرە داشتینانە برنجارەکە دی لازمە تەرمبێلی تایر بلندش خۆڕە پەیدا بگەنم سەرکەتنا بچیێڕا لازمە پانزینە زاف بێ لازمە مەوادی زاف بێ ئەوەڵ ڕۆژات کەونە ماڵە خۆدا لازمە عادەرێ خۆ و بازدانێ بکەن هەکە وی شکلی ڤەگەرە شنگالێ بەێ هەر دیسات بۆری ناوان هەردوو ساڵادا
سەر کارەساتێک و گەلک جاری مە بێسک و مە گوداریش بر ڕاگەاندنا ژیوانژی کۆ چەندین هیبی و ئۆمێت ئێزیاهی نەدوان 2 ساڵادا ئێک ڕزگارکردنا کە چژێنێن ئێزدی دو جینۆسایدکردنا کەیسا شنگالێ سێ دادگاهکردنا وان کەسێک 5 ساڵ بووین کەفتنا شنگالێدا چار بێژین حمایە دەوەلیە بۆ منتەقەتوان بێنەکردن و گەلک داخوازی دیارکردن دیسانجی پشتوانیا وێ کەچ ئێزدی ئەویا و دەنگی ئێزدیان بترش هەر حکوومەتێکش بترش هەر بەرپرسێکی گاندینە جیهانی ئەوژی نادیان وڵات ژبان هەموو داخوازیە بە 2 ساڵە چی داخوازیێت و هەتنێجی بەجیکردن من دەستپێکی ئاماژە تشتێکی کردکاکرم من ویز بەگەێڕمووی کە ساڵڤەگەڕ ئی ساڵژی یا ئیرۆ چ تشتێن نەدووبارە تێدا نهان نەگوتن خۆ چ تش نەدی توش بەرپرسێن بلندێن کە سەراستێن بلند کە بەحسل کارەساتێک گرین چ تشتێن بەری تێدا نەبوون هەر دلێم بووە شەوتی وە سەروەگریام و کارەساتەکە مەزن بوو دل تەزیین بووە زەحمەت بوو زەحمەت بوو هەتا خەڵکی ئەفریقیا و کوبا و وان دەڤەرانجی دەربژین هەستێن خۆیان بریندارکردن بەرامبەر مرۆڤایەتیە یان وەکو دیژی تشتێکی غەریب یانی مفاجئ یانژی نەهاتیە گوتن نەبوو سەبارەت پرسیارەتە بدە سەر بسەکەم کە ژوان هیڤیا چ بجی هاتیە ئەبدیتنا من وەکو دیار هیڤەک بجی نەهاتیەش هەمووە نا ئاوەدانکردنا شنگالێ نە ڕزگارکردنا کەچ و ژنێن ئێزیدیان ئەشبلی کە عملیەکە کڕینێت یانجی تەنسیق نابەران دەکاتە هەبێ نەهاتینە حل هەیە نەحل نینە بەلا کەس نەبێژە حل نینە وەختێکە ئۆپراسیۆنێن ئەنزالجەوی حەویجە چێکردن و کەرکوب چێکردن و کارین خەڵکی خەلاص بکەن وەختش قاپوسی کارین خەڵکی خەلاص بکەن کارن ئۆپراسیۆنەکە ئەنزالجەویل کارین تەلەحفەر چێ بکەن وەختێ 1,700 کەسی تەلەحفەردە کارین هەنگێ چێ بکەن ما 10 ڕزگار بکەن کارن نوهە چێ بکەن ڕقا سووریا دەکارن چێ بکەن بەس ناکەن ئەو مشکلەیە ئەمت کنە هاوار ینی چ بخوازمە بێژنە مدی تمام بس الواقع هذا الارض واقع تشتكي نهايه تكرن كي اوبراسيونك انزال جويل رقه شكل سوريا يانجي الموصل يان تلحفر داكا دي رزقار كرينا نينا كاچايز ديانو خو رزقار كاش موصل جنيف دستدوان وباز ده هتاب نگهجيه كي ارام تشتك بيفا باقي مير هزار رحمه خدي بيبي نمر گهشت سري خيفتك يودني وبتانيه كي باقي خلاص وشو ده روجاوي بحث كانوا جو باش نينا الريكلام بواجيكم فلان درجه اولى فلان كسر رزقار كريم هندو دي راجع عندنا كم اوجي بويا حزبي موديل يعني اوجي بويا حزبي هر كسكي بيكي برزقار بكا يعني بتليفونك قلبها خفا بوا يعني ملكي يعني سروي ما بس تعمل سروي مهم لوجو خوي بسرده يا دي جي اگر خورزگار نکره خورزگار نکا تنسیق نيفا وان ده هبه وان جيت برپرس کار من تنسیق چه بکن بکرن اوجيه که خویان هکا من بیژن عملیه انزال جوی چه بکنو خو ده جندیا بن کشتن و دارک بن خستن و ده همرا خراب کن تا بس دکچ دیزدی خلاص کن افتش نبویا وزبه اسپیش بینی ناکم ببجی مشكله ام اقليه كن كمينه كن ام غلكي شيخه كن بس ام خلاص نابن اب نب كشتني ونب هجوم كرني وفان فرمانا ام خلاص نابن تجاره نب خلاص بينه ونم خلاص جدبن ان شاء الله خدي پشتامه و خدي هر پشتامه به و اب ملت و هري بردوام بير سر في عيني قالوا بدنا تب بوشي الا مثلا بيروريه دا حكومات بربرس بخراو دتويرو جدا بتنا طجك كانوا مثلا بيروريه ساخكن اما دو سالا كراساتا شنغالي شبي وكهر ام هذا دوباره ايش كان بحصارته بينا قرباني تدا لي ما او شالاكينو او راغهاندنا هوسا يبقوت يا وكو ايرو ما ندي كاكا كرم نيف كامبيل اوار هذا ايت شنغالي قالك حاله التزيين كاينه قالك هينش دستي 11 رزقار بوينا خوارنينا بخون قالك هينا 10,000 كتور مالي وانا بابي وان مريا دايكا وانا خوارنينا بخون قالك نساخ هينا نكارن شنبات اختورا بارنين شنبات اختورا يعني بديتنا من باريكي زوري صرف فان جالاكيات تصرف كرن او بارجي بشي هري زورتر بو ريكلاميا بديتنا من هكا يعني راست دل شوتي با وبرامبر وكاراساتي هكا يك بيان نامه هاد با خوندن برامبري وكاراساتي و او پاره دي همو سروان خو فقير و هجار و پيد في ات كسين پيد في هاد با پار بكرن
باشتر بوو ینی چ فێدا ئائێزدیا وێ کارە vê ساختکردنا vê بیرەوەریە هەکەس چم 10,000 دلاری وەرگرمش سەرفیاتێت vê کارەساتێ ڕۆ ئەس بێم ده ڕەبتت ئاوێ بکڕم و پارێدی هەموو چمە سەرف کرد وبهزارات جدا خفاضة من هم قلت بحث يعني شو في من شويك يعني بذيبو ك أفكار سات براستي تشتكي مازن بو إزدي ملتكي هجارين بدريجة عمري خودني في هجاري ودست كرتي عايشين يعني باور بك جنها تجارتي وبازرگاني في ملتي بيتكرن جنها بفقدي بيتكرن خدي وكيل أو كسي كتجارتي وبازرگاني فقدي وفي ملتي تكا بلا بالبرزارو كيشنغالي دروني 10 دقیقه پێ ڕەبکە گاڵەوێت کە داکا خۆش دەستداین یانژی بابێ خۆش دەستداین یانژی خوارن نەی بخۆن کەس نینە سەرێوان بشۆ کەس نینە جلکەکێ ژێرە بکەرە نەل عیدەکەی نەل ئەی تشتێکی بلا بێت 10 دقیقه پێ ڕەبکە گاڵەگال وێ تجارەتەکە کریژی پۆشمان بەوەی تۆبەکەی تجارەتەکەیژی بێقەدیە نەکە ئەوە دوو سەڵە بێژین تو ناف کەمپێدا هەپانها تا شاندێکی حکوومەتی دیتیە کوی سەر ئاستێ بلند سەردانە کەمپاوەکەی هون دیتین داخوازێتەوە چیکنێ والله او تشتيت كالكامبيدا هاري بيتر الكامبادا تينا رودان او نفيسينا نافا يعني مال وقرن نافت هموان نفيسن ويتشن جارا قدي ناهن اف من دموي ادي ويتشا اف جي دي ويتشا بس كا زوربا عشان دي چن سر استي باريزگي و چن سر استي بلنجي زوربا وان شاندت كتين تينا جيهن ما بس نام او كامبازيتي دتني زوربا هم كامباز ما بس او شاندت كتين سردانا جيهن يعني اداره وكو اداره وخاصه وفتشتدوها سردانا وانت كنو فتقرين يعني كم سردانا يعني كم بيجن كامالا كي حاله الفرد هيمشن هم هناك كاري جوان ربكن از بخوا ما منافي بلا كاريا منك بلا تشتكي ندم بس هزارات هاينك خوارن نينا بخون والله يعني نساغن حالات يعني بيذيب شنا ابا دكتورا نينا شنا ابا دكتورا ها افي تشاو عايشين زحمه تبع عايشين بله كاك مازن كان بينا سر بسيارة كدي وقت ماش دمنا ما اوكي وكو رجنا ما بانك باندو صلاة رولي حكومة عراقية رولي حكومة هديمة تشادي ذكراسات ده رولي أنت تشادي مهارة بريدة أو تكال خدا تشا هادنا بين مهارة بريدة قلت يا حكومة عراقية خدوي أستي بدن كي كأنه ويفيا وهوان فيا وها ما بيوها مهار عادي جي برلماني بدنا كنا كوشنغال أصلا أنا العراقية الشنغال بويا ليستكك يعني أو وقتك أبو مسارعة سياسي صراعات او انجي او بيجن شنغالا ما بيجن شنغالا ما بس وقت كد يكفن هذا برباريا ديجي برلمان عراقي جو كومو غوتي بريارك دان كشنغال بويران كدي خابور كدي بيت قلم دان او جي بيجن بريار جي باش غزبون يام او برلمان كردستان جي او هردما كي بيت كارا كرن في كيسي سر استي خوا بجينوسايد بناسينا هروها هيفيام او نهيفيام هيفيا همو يزديا او حكومة عراقي رازي بلسر قريب بستان كو عقدة محكمة جنايات الدولي كا تيدا ببا اندام تاكو اف كيسا بيتا بلن كرنو اف كيسا بجينوسايد بيتا ناس عندن بلكي اف خفجي بقهيتا ما في خو جارك دي افكار ساتا كبسيري دهاتي الجيل اللي دوباره ملكا مازن وكو كاك مراج ديار كرن كو بر هر دو روجان دا قالك چالكي ديار بانا كرن لي قالك جاري رك لوان تا قرتن نهدنا وكو مزاني جيكو ايروجي البريزغالالش على خو نشاندنا كابا كرن لي بودامي قوتي 3 ساعات بتر سكراندن هتا بريار داينكو او خو نشاندنا دا كرن والله تشاد بيني كاكا كرم مشكله او كا وقت اسم ظاهره كي بكم وقت از مظاهره که بکم بجنا من مطالب ترشین ها كمطالب من برجاندیا مده من قبول ناکن کلمر برجاندیا وانده من درسته مشکل رئیسیان نیلانا ریکن دادن بخوابی شاندن یا دیجی رگرتن الچالاکیان هکا چالاکین که جورا و جورتی نکرن ریگریل چالاکیان او چالاکیز جی البرجاندیا وانده من ریگو پیت دادن يعني البرجاندیا وانجی دادن ریگ بینایت باشا قالك سباس بوتا مازن شنقالي كو بخروجنا ما بان تلو كش دار بيت برنامج مدام بلا بينر هجا هركا شماتني الدمايا بخلكش برنامج موركرن هذي دارين كو دمين بيدا روجن بيدا جي جيانكا برخوش خلك ما شنقالي ابد اوارا غيرن ودي سانجي دتين 11 دا بين رزقار كرن هتا برنامج كدي بابا تكدي بمين تخوش هذا